باشن هەمیشە هەر باش بن من دەمەوێ ئێوە زۆر باش بن هەمیشە لە ئەوڵی ئەوەدام ئێوە دڵخۆشکەم بە زانیاریتان پێ بەخشم چیتر خوا چی بە باش دەزانێ پێشکەشی ئێوەی بکە باش نییە هەمیشە هەر باش بن ئیشەڵا هەموو لایە بەسەر ناخۆشیەکان ئەوانەی کە دڵ خەفەتی پێدەخوا بەسەری دازاڵ بن بە یارمەتی هاوکارانم لە سەدۆ لە کۆنتترۆل ئێوارەیە نارتی دووتان پێشکەشەکەم ئێوارێکی تایبەتە چکە میوانەکانمان زۆر شیرینن زۆر خۆشەویستن ئەم کەسایەتیانەکە و زۆربەی کا لەسەر شاشەکان دەیبینن بە جۆرێک دەیبینن بەڵام کە ئێمە لە نزیک کۆدایان ناسین و هاوڕێیانین دەزانین چەندە شیرین و باشن اینجا ئەوە هاوڵاتیان ئەزیزانە بینەرەکانم لە ڕۆژهەڵات هەمیشە گلەی ئەویان لێکردم ئایانە هۆداتۆ بۆچی جلی ڕۆژهەڵاتی لەبەر ناکەی ئێمە تۆمان زۆر خۆشەوێ و هەمیشە بینەرتین و کەسی جلی ئێمە لەبەر ناکەی ئەوە تا جلی ڕۆژهەڵاتم لەبەر کردە چۆنە جوانە لێمێ نازانمە ترسم شتێنەکەم غەڵەت بەستە بێ بینەرەکان و جوانم وانێ جلی کوردی هەر ناوچێک بێت جوانەوە نیە خاتونێکی دەستڕەنگین لێو بۆی کردوم سێمیوانی زۆر تایبەت دەمیوارێ لای منە گۆرانی دەڵێن پرسیاریان لێ ئەەکەم یاری شەکی وەرگی تایبەتمان هەیە مامۆستایەکی زۆر خۆشەویست کە هاوکاری زۆرینەی هونەرمەندان بووە لە ڕابردوو لە ئێستادا هەمیشە لە نوێگەریدا بووم هەوڵێکی زۆری داوە بۆ ئەوەی گۆرانی و موزیکی کوردی بەرەو جیهانی بەرێت و هەوڵەکانیشی سەری گرتووە زۆربەی کات بەرەو ڕۆژهەڵات ڕۆیشتووە ناوچەکانی ڕۆژهەڵات ڕۆژهەڵاتی ناوەڕاست موزیکی کوردی مامۆستا کەوزایر ئەو موزیکزانەیە کە هەمیشە پشکی شێری بەردەکەی جا لە سۆشیال میدیا بێت یاخود لە ڕاگەاندنا بێ هەمیشە هەندێک جار ڕق و قینی خۆیان دەربڕیەوە بەرامبەری یاخود وە چاڵیان کردوێتەوە دژی بەڵام ئەو نەوەستاوە بە هیچ شێوەیە نەوەستاوە هەمیشە بە بەرهەم جوابی داوەتەوانێ ئەمێ بزانم ئەو دڵە باشەی لەکوێوە هاتووە پرسیاری لەکەین وانێ دینە جوانیەکەی وازی لێ بێنن باواسی نەکەم خیری لەکە بەم شەو دەستی پێکرد خیری لەکە مامۆستا کە جوانە بەخوا زۆر جوانی دینا دەنێکی زۆر تایبەتیە لەگەڵ ئەوەشدا زۆر بوێرە من کەسی بێرم زۆر خۆشەوێت لەبەرەوەی لە خۆمەچن میرا بەخێر بێ ئەحاڵە هەروەکو گۆرانەکانی خۆشی زۆر هەیە من و لەسەر خۆیە بە زۆر قساکات ئەم شەو مامۆستا و دینا یارمەتی مێن قسەمان لەگەڵا بکە باش نیە بیجوڵێنین وەنیە یاخوا بەخێر بێت زۆر خۆشحاڵم ناوتی دوو ماڵی ئێوەیە جاری دیکە دادەنیشین لە وەرزی نوێی ئێوارەی ناوتی دوودا پێکۆ پرۆگرامی پێشکەشتەکە هەر جارێ وەرزە تازە کردو ئێمە یەکەم کەس حازرین بۆ لای قوربانی تۆ مەزانم تۆ هیچ کات دڵی من ناشکێنی بەخێر بێت زۆر سوپاس بۆ مقدمەی کەوتت گەورەت کردین وەکو خۆت هەمیشە ڕێز و لطفت هەیە هیوادارم هەمیشە لە شاشەوە چۆن ئێمە دەتبینین هەموو خەڵکێکیش ئاوە بتبینێ چونکم زۆر شیرینی زۆر بەڕێزی زۆر گەورەی زۆر سپاسخوا بەخێر بن زۆر سپاسی دووژەنیار پێشکار ئایا دەکەم بەخێر بێن دەمێکەکەم بیوناوم برتوە بۆ بەخێر بێن ئەی چەپڵە بۆ خۆتان کاکە بۆ منی لێ بێن بۆ میوانەکان لەوەی خۆتان هەڵم با تۆ زبیان جوڵێنم ئێوارێ ها مامۆستا زۆر باش چەپڵەیەکی قایم بۆ هەمومان بەخێر بێن بەخێر بێن میوانانی ستۆدیۆ بەخێر بێن سەر چاڵ بەخێر بێن پێکەوە با یارمەتی ئێوە پرۆگرامێکی جوان پێشکەش دەکەین بەخێر بێن ئەوداخە زانن مامۆستا چیەکەم تۆ سێریکە دینا گیان چۆنی تۆ چۆنی دینۆکەکانی شەو کوجلەکانە بۆ یەکڕۆ یەکڕۆن گونجا زۆر باش دەرچوو دیناوە بۆ هاوسەرکە دەشاریتەوە بۆ نەیشارمەوەکەکە ئەو بۆ نەتێناوە نایهێنم بۆ نایهێنم ئەو نازەنینە نایهێنم ئەی چۆن بێ ئەو دڵی هاتوە سەفەرکە ها مامۆستا والله ئەوە ڕەبتە بەخۆیەوە دیناخان قەراری چۆنە ئەو حەز ناکا دەرکەوێ منیش ڕێز لە ڕێی ئەوە گرم بۆیە لە سۆشیال میدیا و لە هیچ شوێنێک دەرنەکەوتە تا ئێستا لەبەرەوەی حەز ناکا دەرکەوێ لەبەرەوەی قۆزە غیراکەی وەڵاهی جا قۆز بێ و خۆ منیش جوانە نانە زۆر جوانی فەرق ناکە بەڵام
بەڵام ئێمە حەز دەکەم زانین هاوسەرەکەت کێ شێوەی چۆنەوە هێنم بۆ ماڵی تۆ دانیشین بۆ خۆمان بەس من یعنی ئەی گوێگرەکانی تۆوە نیە مامۆستا تۆ بیبینێ بەس باش بینەران کە من زانیم ناسیم پێتان ئەڵم هیچ خەمتان نەبێ خۆتان نزانن هیچتا لێ ناشەرمە میرە بەخێر بێ تەندروستی زابط تحقیقی قوربانە بم زۆر سپاس جنابەت چۆنی باشم من ئەم سەفەرە نازام هەستەکەم زۆر مرتاحتر دیاری عبیب دەکەم بە ماوە ساڵێ لەمە پێش بەرنامێکمان کرد بێکەوە ئەو کاتە بەڵام وەکرە دەم و چاواشر هەستەکەم زۆر مرتاحتریت و زۆر ئارامتریت و هیوادارم هەرواش بیت لە ناخشەوە وا بیت ئیشەڵام لایەر باشە بن بە پرسیاری جدی دەست پێ ناکەم پێش بەرنامەکە هاوتم مامۆستا بۆی هەڵەگرم بۆ کاتی بەرنامەکە ڤۆیسێکی ناروتی سێرم کە و نازانم لە کوچی بۆ کێتەوت طبعا من مۆبایلەکەشم لەلایە طبعا بۆ خێزانەکەم نرد وتم لە NRT2 سیرمان بکە ئێستا بەرنامەکە لایڤ من ئەزانی چۆنە خۆشم ینی ئاساییە بەلامەوە زۆر ئاساییە با دەرکەوێ ینی بەلام شتێکی زۆر ئاساییە زۆر باشە منیش هەمیشە کە بەرنامێکی تایبەتمە بە منیش کەسی تایبەت هەیە هەماوە ساڵکۆ نامی بۆ نێرە مەڵم ئەم شەسی بەرنامەکە کە میێوارێ سیرکە ئێوانە ینی هەر ئێوە نین باشە بەرهەمێکمان پێشکەش دەکەی واماندانەوەی کەمی بەرهەم جەناب پێشکەشماکەی زۆر باش بچینە لای ئەو بەرهەمە باش جوانی
شوانت كشتوا زوفي باري شان كردوا والبشوانت كشتوا زوفي باري شان كردوا جواني 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 اسكي شاخو كرمه مزي سليماني لدويني ولا بريوة لدويني وقريان باتشاوي كراوة لدويني ولا بريوة لدويني وقريان باتشاوي جواني 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 اسكي شافو كرمه مزي سليماني جواني 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 اسكي شافو اسكي شاف سليمان خۆش دەن خۆش دەستان خۆش هاوڕێیان دەستان خۆش یەک تۆز بەجێتانێڵم زۆر نییە وچانەکە بێوێنە کورتە ئێستا دەگەڕێمەوە وچان ئەمڕۆ بەرنمەیەک پێشکەشەکەین کە بەرنمەیەکی تایبەتە هەمومان پێکەوە ئاوازێک لەگەڵ هونەرمەندێکی بەسەریقا هونەرمەند هێمن حسێن لە خەڵ نەبوویرم چۆ هەرچەنە هەنێک مۆسیقی بەغەڵتەوە ڕە دەشتە لە سیەوە یەکێک لە شارە جوانەکانی شاعیری خۆشەویست کاکاسی خەراخی بۆ خوێنینەوە ئەتوانم بە ئیشارەت تێگەێنم کە پێم بڵێتەوە بیداەتەکەی چۆنە چۆنیە جوانی و سەرنجڕاکێشی بەرنامەکە لەوایە کە ئێمە بۆی بکەین بە سوپرایزێک بۆ هونەرمەندەکە تۆ چیت دەوێت خۆشەویستانم بینەرانی کەناڵی نافتی دوو چاوەڕانمان بن شەی دووشەمە کاتژمێرنەوە بەرنامەی پێکەوە ئاوازێک
وێزگەی تەکسیتان بیرە لەوەش بەهێزترمان بۆ ئامادەکردوون بۆ وەرزی نوێی NRT2. سیارەکەی من بە دووتەنی تێگەیشتووە تۆ سێریکە باوکە بە سیارەکەی منە ڕۆین بەڵێ بەوەی تۆ ڕۆین ئەوەی من لای پیتەرە من پێم نەوتن باوکی منی چی لێ نایەت ناوەڵە دیارە لە دڵی خۆماوتمە ئەی ساختێت ئەی خوای ئەم نزگەرەی بوو بەچی کابرا بەدەم خەیشەوە نزگەرێتی مۆمۆ داسەیتر لە NRT2 بەهێزترین درامای کۆمیدیتان پێشکەش دەکەین درامایی هەستە با بڕۆین حەبیبا من ئەشخۆنا مریش نینەتە بێژێکی شەر درامایەکی کۆمیدیە و باز لە ژیانی ڕەسەنایەتی گوندنشین و هەروەها بەزمەکانی سەیفەدین و مستەفا عەلی دەکات. خەلیل و ئەوان ڕۆیشتن تازە بریان ناکەوی بەڕووبەڕووبوونەوە و بەزمەکانیان خەموو کێشە و ئازارەکانتان لەبیر دەباتەوە و هەمووی دەکات بە پێکەنین. بینەرمان بن با پێ بکەنین و دڵخۆش بین. باردوو شێوەزاری سۆرانی و بادینی لە وەرزی نوێی NRT2 بینەرمان بن. زۆر حەزم لە چەپڵێ بەس چی بکەم یانی یان من زۆر هەمیشە پڕ دەرژی ماشەڵڵا هەمیشە ئەڵم چەپڵا بجوڵن ئەوە یان شەسی من ئەم میوانەکان کە لە ستوودە دانیشتن تااقەتی چەپڵ و ئەوانێ نازام کامیانە مامۆستا ئێوارەیە باشە باشە يا الله چێوە وەنەکەی سێری مامۆستا مەکەن وەنەکەی بەس با مامۆستا نەیبینێت چی بکەینێمە بەستە مامۆستای گەورە لێرێ دانیشتووە بەڵام سێریان نەکەی مامۆستا با من ئەوە بیشکێنمەوە ئەبێ کۆمەڵە پرسیارتان ئێمێ کە لەسەر شاشەکەیە ئێوە وەڵامی بنەوە لەسەر مامۆستا کۆزایرە باوکە ئەوە چییە من بۆتانە خوێنمەوە هەش پرسیارە دەست پێ بکەین بەڵێ ئەگەر جوابەکانیان تاوانە بۆ توام ڕخنە بگرم دوای ئازادی دواتر بە وەڵامەکە وەربگرمەوە بۆ تەخوێنمەوە باشە مامۆستا کەوزایر چ جۆرە بۆنێک زیاتر بەکاردێنێ سێر یەکتری مەکەن سیر ناکەم وەڵڵا ئەوەی من لە چوارەمین وانەڵێ باش من بۆ بینەرەکانی خوێنمەوە دووەم مامۆستا کەوزایر زیاتر حەز بە چ ڕەنگێک دەکات بۆ جلوبەرەک سێ مامۆستا کەوزایر زۆرترین کات گوێ لە دەنگی کێ دەگرێت هەڵکەوزایر ڕقی لە چ شتێکە بەرامبەری بکرێتە ئەو پرسیارم زۆر لاگرنگە مامۆستا کەوزایر سێژەمە چی خواردنێکی هەبێ هەر ڕاستیە من ماست و کولێرەی تر نازانم تۆ خۆیکی مامۆستام پێ بڵێ کە خۆی حەز نەکە ئەو خۆی هەبێ سێژەمە خواردن سێژەمە خواردنێکی هەبێتە پێی ڕازی بێ شەشەم چییە کە خۆی حەز ناکات ئەو خۆی هەیە باوکەیان خۆی حەز ناکەکان خۆی یەک دقە من نەزانم باش لە چەنەمان دینە تۆ بە منەوە ئەوە تۆ نووسیت ئەوە عایلە بێ گوێمێ ئەو پرسیاری حوتەم بوو بە عایلێ شەشەم بوو بە عایلێ حوتەم بیری کێ دەکات زۆر ئەجا من مامۆستا بێ کێ ناتوانێ بژی وەڵا ئەی نووسم ناوێک
دوای خۆت لێ بپرسە یەکەم ناو هەمووی ئەڵێ پیان ئەڵم ناو بیری تکایە هەموو شتە نهێنیەکانی بنووسن تکایە بیری تێکا دوو ناوم نووسیوە یەکەم دانیان لێ بپرسە کێیە زۆر باش وەکە زار بێکێ ناتوانێت ناڵێ هەوداوامەکە تخوا هیچ نەکەی باش یەک دقە بۆ سێریەکەی نا شتەکان من دیارایتر وەڵڵا وایە بێکێ ناتوانانی بژی تەواو کەسی تر نییە چۆن بۆچی پێی ئەڵێیتەوە دینا من دەمەوێت ڕێی جیاواز وەربگرم ئەوە تا نووسیمەوە ئەڵێ نایڵێەوە ناڵێ ئەیڵێ تۆ بینووسە کامە باش تاوا بوون من تاوا یەکەم دانە نازانم چ بۆنێک بەکارێنێ من نەزانم من نووسیم من نازانم فەرموو خاتون وازان هەموو شتێک ئەزانین بەجددی هەنێک شتێ نایزانین ئافەرم لەو پرسیارانە لەو پرسیارانەیە شتی تایە کە بەجددی نایزانین یەکێک لەوانە بۆنەکەی نازانم من ئەمە سێریکەن تەلەبەی تەماڵ هەمیشە دوا ئەکەوێ ئەوە سێری ئەم لاولا ئەکا شتێ لەم وەرگشتێ لە وەرگێ ئەها ئێستا خۆی لە دواوەیە وەڵڵاهی بانەی شارمۆ لە بینەرەکانی زۆروان فەرموو زانە تێگەی یان خۆی بۆ ئەوە چیە سێ جواب بوو یا تەواو بەسە ئەو سێشتە زۆر باشە هەشت پرسیارە قەینە هەشتە من چواری بابە تەواوە وەڵڵا خۆم لێ بۆ نەگرتی چوار پرسی کاکە تۆ لە چوارمە بۆ بخێنمەوە نا بەقول با خۆ پێشزاکە دەی هێڵ ئەوە یەک و دوو سێ چوارمە لە چوارم من جارێ دەست پێ بکە بزانین نا ئەمێ وەڕەش ئەبێتەوە بێ پێنجەم هەر خواردنێکی بلێ ڕازیە غەڵەتە زۆری غەڵەتە بە ئەڵڵا غەڵەتە ئەو خۆش مامۆستا خۆشی کە جوابیە بزانەوەی من دەرەچانەوەی میرا لەگەڵ مامۆستایە 24 ساعت لەکوێ بکام کامێرە قسە بکەم میرا لەگەڵ مامۆستایە 24 ساعت نازانێ مامۆستا حەزی لە چ ڕەنگێکە دەمرێ من نایزانم ئەگەر من نەیزانم کەس نەیزانم دەی یەڵا فەرم باشە ئەو مەیدان ئەو قەیتان فەرموو ویدێ پێم وا بێ زاوی مامۆستاشە بابە بزانن بینەرەکە نەشی زانێ میرا سەبوت نابێم جارێن میرا تەوا بوو بەرنامە جارێکی ترە بێ پێشتر بیەیتێ بۆی پێش بەرنامە بۆی بۆ بەرنامە حازری یەکەم جارە بەخوا سەیرە ئەوە چیەکەی باوکە مامۆستا هەموو مەلەفی تۆ نووسیوە من هەمووی ئاوا غڕ ئەمەی دیرە سێری مەکە مامۆستا ئەمەوەی دیرە یەک دانم نەزانێ میراگیان دەمێتێ باشە فەرم بێنە دەبێت بەسەوە نەماوە 6 پرسیاری ماوە یەک دەم پرسیارە شتێ بکە تا کۆتەوا بێت بمزانیا گۆرانیەکمەوە تا میراتەوا میراتەوە کاکەگیان ئەوەتە لە ئاخر پرسیارام بۆ هاوسەرگیریەکە و هاتنە داوت بۆ ماڵەوەیان چوون بەلای مامۆستا ئەمە چییە هاوداخ ئەمە چۆنی بۆ پرسیار یەکەم جار بۆ لای مامۆستا یەکەم کەس مامۆستا قسەی کرد لەگەڵیە یەکەم کەس ینی دوای خۆم یەکەم کەس مامۆستا بوو ئەجا باوکم و دایکم چونکە باوکم مجارەڵێ کە دینە شوو بکات مامۆستا هەڵکەوت برا گەورەیەتی ئەبێ ئەو بڕیار بدا چ کەسێک بۆ ئەو شیاوە و بیدایەتیش کە کارم لەگەڵ مامۆستا کرد باوکم هات لەگەڵ یادانیش پێوی تۆ برا گەورەی ئەوی ئەمە خوشکی بچووکی تۆیە چۆن پێت باش بوو بیدە بۆ کەسەی کە تۆ پێت باشە هەرواش بوو مامۆستا یەکەم کەس بوو چۆن ڕازی بوو یانی بۆ وڵڵاهی سەخت بوو بەس بەرامبەرەکەی کەسێکی بەڕێزە خوا چەپڵێکی بۆ لێن تابی زیرەک ئەمەیان وەرگرم ئەوەی ئەمەیان وەرگرە باش ئەو پرسیارە بۆ دوای ئەم بابەتە داهێنێم مامۆستا یەکەم جا لە خۆتە پرسم چ جۆرە بۆنێ زۆر بەکارێنی بەپێی وەرزەکان ئەیگۆڕم من لە کاتی سەرماوە ئەم کاتانە شانێل لە هاوێنان ئەرمەنی لە نزیک پایزۆوانش هێرمس باش ئەو سێ بۆرە دیناڵە نازانم بەڵام میرە نووسیوێتی ئەرمەنیەکەی نووسیوە ئەرمەنی تاوە ئەرمەنی زۆرترین کاتە ئێوەڵە ئەها
آخر من ئەوان لە ماڵەوەن بەخوا نازانم نازانم چی بەکارێن. مامۆستا حەزت لە چ ڕەنێکە؟ من وەکو گشتی ڕەنگی سەوز و سپی جوانترین ڕەنگە لە لای من. سەوز و سپی بەعام بە گشتی سەوز و سپی جوانترین مفەزڵترین ڕەنگە، بەڵام زۆر جار لە بەرکامیرە لەبەرەوەی کە تۆزێک زایف دەچین ڕەش لە بەرەکەین بەس معنای ئەوە نیە کە حەزم لە ڕەشە. سەوز و سپی جوانترین ڕەنگە. سەوز و سپی دی نەزانیوێتی تۆ ڕەشت بۆ نووسیوە. ئەخە مامۆستا زۆر بێجار ڕەش لە بەرەکە. من نەزانم حەزم. سەوز قەینە بەڵام یەکەم ڕەنگ سەوزە لە لای من. ئەنجا سپی باشە پرسیاری سێم. ڕەش لە بەرەکەی من هەزانم تو حەزت لە ڕەشە. ئەڵێ لەبەر یەکەم من ئەزانم. باشە دەڵێ پرسیارەکەی تر دەڵێ حەزی لە ڕەنگی چێە؟ زۆرترین کاتگوێ لە کێگرم گوێ لە فەیروزەگرم. دوایەوە نەجات سەغیرە ئەو دوانە. ئەو دوانە مفەزڵتری گۆرانی بێژن لە کوڕیش عەبدولحەلیم حافظ هەرسێکی عەرەبن. باشە هەرسێکی لە هەردووکیانە هەیە تاوات ئەمەش هەردووکیان ڕاستە. باش ڕقی لە چ شتێکە بەرامبەرێ بکرێت یعنی بۆ ڕق لە چ شتێکە مامۆستا؟ ڕقە و زاهر ڕقی لە چ شتێکە بەرامبەری بکرێت نەک ڕقی لە چ شتێکە. وەڵاهی من بەس بەرامبەرێ بکرێت نەک خۆت بەرامبەرم بکرێ؟ بەڵێ من دوشتم نووسیوەی تر نازانم. خۆی من بەس بەتەنها بە یەک شت لە ئیلتزامی کاتی ستۆدیۆ چکم هەموو ڕۆژێکی ژیان لەناو ستۆدیۆ مۆسیقام ناملتزمی هونەرمەند لە کاتی ستۆدیۆ و شعر لە بەرنەکردن ئەو دوو نقطەیە زۆر پێی ئیزعاجم. چەند جار لە دینە تووڕەبووی لەسەرەوانە؟ دینە مزبوطە لە تەوقیت. دینە لە مزبوطە لە تەوقیت میرا هەندێک جارە دەسێرم کە میرا لە شعرەکەی جار لە بەرکردنی شعرەکەی میرات درەنگ جا بەجار تووڕە بوون نابەس مامۆستا بە موعید دینە بە میتر سار دەبم ئەتر خۆیان نەزانم تووڕەبوونەکە خۆش دینە تاو نووسیوێتی؟ تاو نووسیوە؟ بەڵام تۆ جگەرە و نووسیوە؟ مامۆستا ڕقی لە جگەرەیە وەکو مۆ بزانی کە لە باسی جگەرەکە ڕقی لە خۆی بەرامبەری دەکرێت. ئەو بوورە لەوەیە من ئیزعاجترین شت لە دنیا کە بەس بۆش ئیزعاجێت زۆر. باشە سێژەم حەزم لە چ خواردنێکە هەبێت کێشە 24 ساعتە برنج. ئەوی خۆشم نووسیمە برنج. هەردووکمان نووسیمانە برنج. خۆشتی خواردن لای خۆ برنج. برنجی درێژ برنجی درێژ ماستی مەڕیشم حەز لێ دوانە زۆر. باشە کە خۆی حەز ناکات ئەو خۆی هەبێ. چێ؟ ڕق لە چ خوێکی خۆتە؟ واللهی دڵم زۆر باشە یعنی هەندێک جار ئەبێت تووڕە بم لەو بەرامبەرە بەس کەسەکە بینم تووڕە نازانم چیم نووسیوە. ئەوە خۆیەکی خراپە لەبەرەوەی کە هەندێک جار ئینسان تۆزە تون بێ باشە بەس توندی من چیم نووسیوە؟ میرە جوابی نایەوەتەوە؟ زانی لە بەشی وەرە مامۆستا زۆر نەرمە بەس ببینم خۆم بۆت بخوێنمەوە نەوەکتەی نەگەی ناسپیەکان؟ شتە سپیەکان لێ دێر زۆر ڕقی لێ چیە شتە بۆسە بۆسە با لەسەری بکە بڕ خوا مەکەی خۆوە فطریاتێکی ناف دەمە لێ خونیە ئەوە بزان چۆن غەڵەتی کردەوە ئەزانی چیە من قەلەقە بم دایمەن لەناو ستۆدیۆی مۆسیقام ڕیکۆردی ئەمم هەیە لەحن بۆ ئەم دانێم شعر بۆ ئەو تەنزیمەکەم لەگەڵ مۆزیعی مۆسیقا قساکەم کە قەلەقە بی زۆر جار گازێک لە بێ خۆت ئەگری یان فتریاتێکە لێ دێشتێکی بچووک دێ ئەوە نییە بەڵامی تر ئەوە ناکەم بەڵام چاکەت یخوا باش بیری چێ زۆر دەکات لە هەموو کەسە زیاتر هونەرمەندی گەورە سوعاد حوسنی خۆشەویستی کەسی ژیان بەلا ئێستسنا هیچ منافسێکی نییە بۆ پێشووتر ناسووتە ڕۆفیق بەڵێ آخر ئیشی ژیانی من بۆم کرد لە فترەکانی حیاتیشی کە لە لەندەن پێشەوەی کۆچی دوایی بکە با بڵێن کوژرا هەموو مانگێک لە ئەڵمانیاوە دەچوومە لای بۆ مستەشفا بۆ شوێنەی کەتەیدا دەحەواوە من سوعاد حوسنیم زۆر خۆشەیە بە جوانترین ئافرەتی سەر زەمینیش دەژمێنن لای من باشترین کارکتەری هونەریشە لە لای کەواتە دەرفەتە خۆی کوش یاخود کوژ ناکوشتیان کوشتیان لەبەرەوەی ئەو لە ئامادەکردنی آخر فیلمی بوو فیلمێک بوو بڵێن تازە ببووی تەڕحکرا بوو من گۆرانی فیلمەکانم دروستە کرد آخر گۆرانیشم دابەزاند هەندێک قەسائیدی شعریشم بۆ تۆمار کرد کە لە لامە تا ئێساش آخر گۆرانیش 2 ساڵ پێش ئێستا لە مهرەجانی قاهیرە و ئەسکەندەریە
بڵاوم کردوانێ لەگەڵ مونتاجی ئەفلامەکانی کردەوە لە یوتیوبیش هەیە گەر بتوانێت ئێناسی بەشێکی پێشاندا. مامۆستا سوعاد حوسنی کوردە بە ئەسڵ خەڵکی بابانیە، خەڵکی ئەم شارە سلێمانیە، خۆیش و نەجات سەغیرە ئەسڵ بابانی، خۆی کوردە باوانی باپیری ئەخنا خۆی لە میسر لەدایک بووە، بەس باپیری لەم سلێمانیە لەدایک بووە بە عشیرەتی بابانین. بۆ ئیش لە کاتی ساڵ 1950کان باسەکەم بۆ ئیش چۆتە سووریا خەتات بووە. باشە کوڕێکی دەبێت ئەویش ناوی محەممەدە، ئەویش خەتاتە بێتە باشی خەتات دەچێتە قاهیرە بۆ ئیشکردن، لەوێ ژن دێنێ و ژیانی هاوسەری پێک دێنێت. هەردوو هونەرمەند سوعاد حوسنی و نەجات سەغیرە لە دایک دەبن، بەڵام دایکی نەجات سەغیرە میسریە، دایکی سوعاد حوسنی لە دایکیشەوە کوردە، دایکی خەڵکی ئەفرینە. با لەسەر سوعاد حوسنی پرسیارێک ترکەم، باسی کی زۆر دەکرد لای تۆ؟ باسی کێیە کرد؟ باسی عەبدولحەلیم حافظ کە زەواجێکی سڕیان کردبوو، ئەوان بە عورفی پێوترێ لە مسر عقدی زەواجەکەشی دا بە من لە دوای کۆچی دوایی تەسلیمی عایلەکەیم کردوانێ، ئەوان 6 ساڵ ژنومێر بوون. باسی ئەوەیانە کرد کە چۆن لە کاری هوەری ئەو هاوکاری بوو، بەس دوایی بەهۆی تەداخلکردنی خەڵک لایان بوو بە مشکیلە، من لەسەر مشکیلەکەیان زۆر ئیسرار مەکرد کە ئەو عەبدولحەلیم ئەوی سوعاد حوسنی هیچ کەسێکیان خەسارەت بەوە ناکرد کە جمهوری یەکتری لەدەستدەن، بۆ شعبێتیش سوعاد لە شعبێتی بەهێزترە لە عەبدولحەلیم. باش بێکێ ناتوانێ بژی بێکێ ناتوانێت فاڵماندا بەدری لە ئێستادا وەڵاهی لە ئێستادا دوو مناڵ سەندەرێلا و فەیروزم زۆر خۆشە، دوو مناڵت بچووکە نزیکن لێمەوە، ئیتر معلومات زیاتر نادەم. ئەو مناڵانەی شێن ئەو پرسیارە چی؟ ساندی منە مامۆستا ساندی زۆر خۆشە. ساندرێلا لە سوعاد حوسنی ناوەناوە؟ بەڵێ. باش من یەکێکی تریشم نووسیوە وەڵام فاتن فاتنیشم نووسیوە. هەڵکەوتایی بێ ئاخر مامۆستا پێ بڵێم دەرجەی دینا یەک پرسیاری نەزانیوە، دینا دەرچوو سێ پرسیارە نەزانیوە. چیم نەزانیم؟ سەپڵەیەکیان بۆ لێن کاکە دەست تازە بوو، نوعێکی تازە بوو، ستایلێکی تازە، بەڵام من ئەوەی کە جوابم نەداوەتەوە تازەگەرەکان هەمووی لای من هەیە، وەڵا تازەیە، ئەم بەرنامەیە زۆر تازە بوو، مرتاح بووی پێ؟ بەڵێ جوان بوو. من ئەوەی کە جوابم نەداوەتەوە گرم بەم مۆزوع ئەوە نییە کە نەیزانم، بەڵام حەزت کردو ئەوە بنووسیت بەڵێ بەڵێ تەنها بە ئەوە بنووسم ئەگینا نا مۆزوع ئەوە نییە من نەگەنیاس، ئەوەی کە جوابیشم نەداوەتەوە لەو مامۆستا ئینسانێکی زۆر دڵپاکە، شتێک نییە مەسەلەن بڵێ ڕقی لێ بێ یا مەبەسی بێ، یعنی تەنها زەربم لێداوەتە مجاب. با بڕۆینەوە سەر پرسیارەکە مامۆستا. با ئەم پرسیارە دەکەم و دواتر دینا لە بەرەوەی تۆ گۆران پرسیارەکان زۆرترین زانی و گۆرانێکمان پێشکەشکە. باش کە هاوسەرەکەی هێنا بۆ لای تۆ بێگومانەوە کاتە خۆشەویستی بوانە بۆ بە بەرنامەی من نەبوو بە بەرنامەی تۆ چۆن ڕازی بووی دینای بیتی ئەم کچە جوانەتان یەکەم شت تەبعاً ڕازی بوونەکە دەستی خۆیەتی، خۆی اختیارە کاچێتی ژیانی هاوسەری نەی مامۆستا پلیز بە ماڵەوە بڵێ باشە؟ ناوەڵا هەروەتی مامۆستا ئەگەر شتێک تۆ پەسەند بێ من پەسەندمە، ئەگەریش لای تۆ پەسەند نەبێت من پەسەندی ناکەم. باوکیشی هەر لە سەرەتا زۆر ڕێز و حرمەتم هەیە لێرەوە بۆی وتی خوشکی بچووکی خۆتە هەر کاتێکیش من مام لە ژیانیان نەمام لە ژیان تۆ بەرپرسی لەوەی کە ئەو چۆن ژیان هەڵەبژێرە تۆ بڕیار لە باتی منیش بۆ بدە. لەبەرەوە سوپاس یەکەم ئەو سیقەی کە بە من کرد. یاخوا پیرۆزرێ زۆر سوپاس، خوا پیرۆزرێ هەموو مەعشوقانی کە بە دڵ یەکتریانەوێ خدا بۆیان ئاسان بکەم. باشە بڕۆین بۆ لای گۆرانێ؟ با بڕۆین یا لایڤ بڕۆین یا پلەی باک؟ لایڤ. باش فەرموو ستاندێکمان پێویستە هەمەی گیانەگەرمەمان بێنی ئازێت نەبێ.
دان خۆش ئەومە بەرچەنە من زۆر غیرە و لەکەم شەڵا بم تا دەنوشتی تێک بن دەن خۆش دەست خۆش مامۆستا ئەوەی کە لە تۆدا زۆر تێبینی دەکرێت کە میلۆدی دادەنیان هاوکار دەبیان کە گۆرانی بێش دروست دەکەیت وامانم زۆر لیانەوە نزیکی دۆ دەبیتە هاوڕێ و خێزانیان بۆ نمونە ئەم جوانە بۆچی ئەم سروشە جیاوازە لە زۆر بە میلۆدی دانەرەکانی دیکەی کورد بۆ نییە ڕاستە من گرنگێکی زۆر بە و هونەرمەندانە ئەدەم کە لەگەڵ من کاریان کردووە هەر لە سەرەتاوە ئەوانەی پێشتریش کە کاریان لەگەڵ من کردووە بە تایبەت لە ئێستادا کە دینا و میرا زۆر نزیکن کاریان بۆ کەم هەروە هونەرمەند لەیلا فەرەقی زۆر نزیکە و زۆر هاوڕێمە کاتێک کە کارەکان وەکو نزیکیەک پێکەوە دەکەی دەبیتە هاوڕێیەک لە یەکتر تێگەشتن و ڕۆحی گۆرانەکە باشترگاتە یەکتر بەو معنایە کە لە بوارێکی تیجاری و من سەری ئیشەکە ناکەم من قەت هیچ بەرامبەرێکم لە هونەرمەندەکانم وەرنەگرتووە بە مەقابلەوەی کە کاریان بۆکەم و ئاوازیان بۆدانم و دەیانێنمە پێشەوە لە ساحەی هونەری نا من سەرکەوتنی ئەوان مەوێ هەموو کاتێکیش هەموو داهات و ئیشەکانیان بۆ خۆیان نەتوانێت لە خۆیان بپرسن سەڵتم خۆش نییە کێشەکەوەیە دینە بۆ تۆ هاودەخانێکشت بڵێم بۆ تۆ هەموو ئۆفەرێک هەیە لە پێشەوە وەرە سەڵتم چاکەیانی زۆر دەوێت کە من ئەوە دینا و میراوی هونەرمەندانی داور و پشت مەزانن هەمیشە وتومە زۆر سەرسامم بە توانای هاودەخان یانی کە لە سەرەتا دەرکەوتی لە شاشە بەڕاستی شتێکی زۆر زۆر تازە بوو کارکتەرێک بوو بەبێەوەی خۆت ئامادەکەی فتری شتەکانەکەی حرەکەکانەکەی قسەکانەکەی من نەزانم تۆ هیچ نانووسیتەوە و هیچ خۆشت بۆشت ئامادە ناکەی ئیلاگەر تەحزیراتی عام نەبێ بۆەوەی کە هونەرمەندێک بزانی چیەکە چی ناکە ئیشەکانی بەڵام قسەکانی خۆت خۆڕسکە ئەمەش دەبێتە مۆهیبەیەکی فتری لەبەرەوە من سەرسام بۆ مواجبم بە تواناکانت دڵنیاش مەگە گۆرانیشت بۆتایە دڵنیان بەگە گۆرانیشت بۆتایە وەکو چۆن لە پێشکەشکارێکتدا سەرکەوتویت لە گۆرانیدا سەرکەوتوت دەنم خۆش نەگینا گۆرانی بۆت مامۆستا باش ئەچینە لای ڤیددیۆیەک بۆ تۆیە بۆ میرا جوان سێری بکە دوای پرسیارە لە یەکەم باشە بەس دینا هیچی پێ نەڵی تۆ تکایە
چەند جار وشەی زاوە لەو بەشەکەەوە دامان ناوترا خۆی ناخۆشی نازانێت ئێڵێتەوە لە خەریکم دینا بەرین تۆیە من دەستی بڵام من نەزانم چەند جارە کاتە کات وریای کات بە سێکسە پێتەڵم تاڵ دوو جار چەند جار قەی نایەک تۆز ئەتوان چەند من بیڵێم سێ تۆش وەرگرم 5 باش فەرموو منم زانی 4 جار 2 جار کۆڕال جارێکی من ئەزانی چۆنە بەخوا ئەوە بووم یعنی باش دیناگیان سێریکە من بەرنامەیە تازەی من پرسیارە جوابە بەتیلەی چاو سەیرەکە غیرە غیرەم لێکە بەتیلەی چاو سەیرەکە لەسەر نوکە و نامەیەک بە چاو هەڕەشەکە لەسەر نوکە و نامەیەک بە چاو هەڕەشەکە بە چاو هەڕەشەکە تۆ هەناسەی منی بە جارێشێتم مەکە تۆ لە دڵ شیرینی توخوا بێ نازم مەکە چۆپێکە لێ جوانە ئەسکۆڵی چاو بازەکە ڕووناکی ماڵەکەم لە شارە حایەتەکە لە شارە حایەتەکە تەلەفۆنی سەر مێزەکە چ ڕەنگێک بوو وابزانم بۆ غیرەکە خۆی حازرکردنی مامۆستا بوو باشە تەلەفۆنی سەر مێزەکە چ ڕەنگ بوو ڕەش بوو الله خۆشم بەبیرم ئەڵە نایزانم مناڵێ ڕەش بوو بەخوا خۆشم بەبیرم تۆ باشە تۆ ڕەنێ بڵێ کاکە سەمعەت هاتنە دەست لێ بادی دەبا من دوو ڕەنگ واللهی ئەوەی ئەگەر غەڵەت دەم سپی بوو تۆ ماوەستا بدیقەتم نەدا نازانم لەگەڵی نەبووی و تۆش غیرە ژمار چاویشی زۆرتیا بوو غیرەشی زۆرتیا بوو فەرموو بێجیان کاکاوی ئەموتی سپی من بە ڕەش بینیم شاشەکەی ڕژ بووە پرسیارێکی ترە لێ بکە تۆ لای ئەو وەڵا خۆشە بۆ تۆ ئەم پرسیارە میرە وریابە باشە زان ئێستا اینجاچێ شتەکانی دەوروبەری ڕەن سەرنیە و پرسیار لێ پێشتر دین وەرن وەرن دانیشن مەتاڵی پێ بۆمان ئەگەر بیزانین چیە بۆی داناوی داری جوان مەتاڵێکتان پێدەڵێ داستانێکی گرنگە مام وەرچیش باش دەیزانێ جوانکی لەو ڕەنگە و ڕەنگە زانم تۆ یەک ئەسا ئەو کلیپە من لێ نەبوو خۆشەریا و کلیپێ تۆ لێ کلیپی دینایە یەک دقا دوانزە مناڵ نەبوو نازانیم ئێوەش ڕاست نییە سپێن عیبە قۆپی عیبە من بیڵێم ڕاستەکەم بەورد با دینا پێم بدینە تۆ با ژمارێکم پێ بڵێ منەڵم دوانزە بوو دوانزە تۆ سیانزە بە مناڵەکەی ناوڕاستیشەوە هەمووی بەوە چواردە سیانزە مناڵم ئەوەی چواردەورەکە بە فەیروزەوە چواردە زانی کامان دەڕای ڕاز دەرەچێ سیانزە خبریش ئێستا کامیان ڕاست یەک دقا نا ئاخر دەتۆ حساب یەک دقا ڕۆستە نقطەت بیزان دیش بێنە سەر شاشە بێنە سەر شاشە بۆ دینە باشە چینە پرسیارەکەی تر تەمام وکەی 1 2 3 4 5 6 حوت هەشت نۆ دا یانزە دوانزە سێنزە چواردەیە سێنزەی بەساقا 1 2 3 4 5 6 دا یانزە دوانزە بە مناڵ بەس فەیروزی باوی مناڵەکەی ناوەڕاستەوە چەقێکی کەم بۆ لێن تخوا بێ
من پێم وتیانزەیە کەم جان ورچەکەش ورچەکە چواردەیە ورچەکەش چواردەتەوە ئاخە ورچەکەش مامۆساڵە ئەی ورچەکە من ورچەکەشم حساب کردەوە ورچەکەش فەرمووکە گیان گۆرانی میرانە بێ دیناسێ ئەمرم نازانم نروينا نزدار من مناوي نانا نروينا ولي جوار ورزي صاوي جانا لي مكيبوكم التي جواني خالي جانا لي مكيبوكم التي جواني خالي التي جواني وشەینا 1 2 3 4 4 نا دواینا 1 4 4 ئەڵێ نا دوای نایەکە قەتەکراوە دوای جارێکی تری شەڵێتەوە 4 جار کاکە مامۆستا سپاس بە یارمەتیەکەم من بیڵم باش دوو مامۆسا دووە نانا نەڕۆینا مامۆسا لەو بە شەڵێ ئەو بیدایەت باسەکە کاکە دووە نانا دوونیە گۆرانەکە ناڵێتەوە دوایەوە خەینا مامۆسی خەینا جوانە 4 بە 4 ئیفێکتیش 4 ئەی من وتم ئەڵێ من خۆم من وتم وانە وتم چکڵێ نەڕۆینا نەزارمیر بناڵی ئەمە بیدایەتەکێت ئێوە دوو تۆتە چەند من بيني بدياري نروينا نزدار مير مناوي نانا نروينا ولي جوار ورزي صاوي جانا لي مكيبون كمل جواني خالي وای برکەوە من تا ئەو بوو 4 جارەکە بەس دەبڵم نەکرد وڵی کەس دێ بدۆخۆم برمەوەتەوە من دەبڵم نەکرد هەروتم 4ەکە حسابەکەی لە هەردوو تەلەبەکە زیرەکترم تەواو ورچانێک وە گەڕێمەوە تەواو هەستا مەتەر یەکەمین جار لە میدیای کوردیدا هەڵبژاردننی باشترین ئەکتەر لەسەر شاشەی NRT2 کۆمەڵی گەنجی باشمان بینیت کۆمەڵک بەهرەی جیاواز وزە و توانای نوێ و گەنجانە لە ناو بەشداربووەکانە ئەم دەرمانە تەنیا تەمەنی ئەم ژیانە دەردەداری تۆ درێژ ئادانی شەبانە کەشومەنای دەمتا بەرجەستەکردنی ڕۆڵی جیاواز لیژنەی داوەرانی بەرنامە تەلار هیرانی پێشڕەو حسێن شوان عەتوو چ بەشدار بوویە لیژنە شۆک دەکات باش ئارام بێدەنگ و کێ ڕێی ئێمە ژوورەکەی کاسیۆ کاکە من ڕێی خۆم بڵێ زۆر قەلەمە تۆ زۆر جوانی کۆمەڵێک بەشدار بوو بەجێمان دەهێڵن کۆمەڵێکیش بۆ قۆناغەکانی دواتر لەگەڵمان دەبن بەڵێ بەداخەوە نەخێر فرسەتە چیکە دەینێ کێنەوانەی دەبنە ئەستێرەی بواری نواندن هەمووەمانە و زیاتری تەنها لە کورد ئەکتەر
بینەرمان بن. خۆشحاڵم لە وەرزێکی نوێی ئێناقید و لە بەرنامەی تیمار گەڕامەوە خزمەت بەڕێستان. ڕامان وەشان و بانگمان کرد وەڵامی نەبوو. لە کاتی ڕوودانی ڕووداوەکانی هاتوچۆدا بە چ شێوێکی تەندروست فریای سەرنشینان بکەین و ڕزگاریان بکەین. یەکەم ئیشت لە کاتی سوتاویە گرنگی ئەم بۆکسی فریاگوزاریە چییە؟ ئەم زەبرەدەرێکیە زیاتر لە شێوەی پەنجەکردن بە لووتا. زمان قودان و هەڵگەرانەوەی زمان بۆ دواوە چییە؟ کاکە جان کاکە ئای گێڕنەوە بۆ بوونی جن و هەندێشت. تو بۆ نەعەجوولی بۆ دانانیشی دانیشە دەی قەی ناکە شتەکانەوە قرس نەکەن ینی کە لەسەر شاشین باوازان هەر لە ماڵن زۆر بە تەبیعی وەریگرن بۆ ساعتی ڕۆی هەستان بێژ نەکرد کێشە چێ مامۆستا حەز نەکردەوە بێ نا خۆتاونە بۆ پرۆگرامیەک ئەم باوکەزانی چیمان مامۆستا پرسیار وشت باشە مامۆستا لە بینی ئەم جوانەدا کە زۆر لە تۆ نزیکن باشە ئەگەر کارێک بۆ ئەمیان بکەی بۆ ئەویان نەکەیان کارە بەیەکەوەیان ئەو حەزی لەو گۆرانی بکە بۆ دینت کردووە میرە حەزی لێ بێ گەڕاینەتەوە ساشا باڵێ یان میرە حەزی لە گۆرانێک بوو بێ بۆ دینت کرد بێیان بە پێچەوانەوە هیچ کاتکامیان غیران کردووە کە دینا و میرانیانە زۆر هاوکاریەکەن زۆر بەڵام بابی لێمۆڵە بەڵام هەندێک جار دینا شانسی هەیە هەندێک جار ئەزانی چۆنا ئەبینی گۆرانێکمدانەوە زۆر خۆشە میسالەن دیناڵێ مامۆستا ئەڵم ئاڵێەوەی ئەببەی من بەخوا باشە بە زۆر یانی بڵێن هەندێک جارانێ بە هونەرمەندی ترم دانابێ لە مێشکی خۆمیانی هەند دو سێشت شانسی وای بەرکەوتووە بەڵام زیرەکە و زیرەکەیە شتی خۆی بە خۆیکەوی هەڵ بگری و بڕوە میرە لێو هیچ ناڵەیە فەقیرە نەیوتووە نەیوتووە ئەخە میراژ دەمێکە گۆرانی زۆر وتووە گۆرانی زۆر باشی وتووە گۆرانی زۆر ینی گۆرانی باشەکانی زۆر بەرکەوتووە لە حسا مسالەنێکێ لە کارەکانم گۆرانی بڵێن ئەسمان لە حوسنا کارێکی زۆر زەخمە بەنەسەر خۆمەوە کە کردمەوە خەڵاتی باشترین مۆسیقاریش ڕۆژ خەڵاتی ناوڕاستم لەسەر وەرگرت میراوە توێتی لە فیستیڤاڵی تورکیا کە عرض کرا پلەیەکەم وەرگرت میرا ئەدایە گۆرانی کردووە هەندێک شانسی بەرکەوتووە ئەویش هەموو کارەکانی لەگەڵ مامۆستایە بووە ئەگەر مامۆستا بڵێت من ئیتر کارت بۆ ناکەم تۆ بەردامەبی لە کارکردن تۆش ئەوەستی لەگەڵێ بۆ نمونە مامۆستا بڕیارێک دەدات دەڵێ دەوەستم لە کارکردن تۆش دەوەستی دیان کارکردن لەگەڵ مامۆستاکە خۆش هەموو کاتێ حتمما ئەگەر ئەو بۆ سێویشە و تااقەتی شم نامێن ئەوەستیت بەڵام بەرداوامە بن کاری خۆیان با بکەن بەڵام ینی تااقەتی کارم نامێنێ بە حقت لەگەڵ ئەو کارە پێ خۆشە لەگەڵ ئەو ئەما بێ بە مێژوو من هەرم من ئێستانی هەموو کاتی قسەم کردووە وەڵام من ئەڵێم هینا وەڵا ئەڵێم گروپی هێماممانە گروپی حەزنامەتەوە ناتوانین واز لێ مامۆستا ئەوەسێ لە کارکردن بڕیارێکی خۆیەتی تۆش دەوەستی ئەی چی بکەین هەروەڵاگەر ئەو وەستاوتی تااقەتم نەمامنیش لە ماڵ بەخۆم لێ دانیشمەر برینجە خۆیم بێکەوەی برنج و شیرینی شیرینی هەرموو شێوی خۆین هەموو شێ لەگەڵ شیرینی خۆین دەمانوێت گۆرانی غیرەمان پێشکەشکەی من و دینش هەڵاپەڕین غیرە لەکوێکەی
من غير والله راسك يا خو مش غيره ما غيره لك جوانا ميراث استراحت نابي من بيشكش كارم نابي كاك جان شوني هو برسالة منك بوي ما تشي قراني ماني فرمو ما وصل من جان ما وصل قراني ماني فرمون شلون خومان باش واد ليك والله ما بيجهر عربي والله من بيته وازل لنا چاو سیرکا غیرم لیکا بطیلی چاو سیرکا لسر نو کونام یک بچاو هرشاکا لسر نو کونام یک بچاو هرشاکا تو هناسی منی بجارشی دمکا تو لدو شیرینی تو خواب نازمکا چوب یکل جوانا اسکولی چاو بازکا روناکی مالکم لشار حياتك غيرم ليكا بديلي چاو سيركا غيرم ليكا بديلي چاو سيركا لسرنو كوناميك بچاو هرشاكا لسرنو كوناميك بچاو هرشاكا جسمي من نشاني بيرينيا أما دردايشنا كتو قد لينيا نشخد لا ضمايا هرواكو بريقولا سرتا بمسبيبي قريقلي داني ضلا غيرم ليكا بديلي چاو سيركا غيرم ليكا بديلي چاو سيركا لسرنو كوناميك بچاو هرشاكا لسرنو كوناميك بچاو هرشاكا غيرم ليكا بديلي چاو سيركا غيرم ليكا بديلي چاو سيركا لسرنو كوناميك بچاو هرشاكا لسرنو كوناميك بچاو هرشاكا چیتان خواردبوو ئەزمتان کرد ینی بۆ نمونە تقریبا ساڵ ئەبێ هەڵنەپەڕیوم ئێستا باش بەڵپەڕیوانی وڵا دینە خێری بنووسێ لەگەڵ تۆ دەتەوە دەستان خۆش شەپڵەیەکی زۆر تایبە بۆ هەڵەکەم لەنایەن دەست خۆش
مردی شاکەڵ پەڕین هیچ بکەین غیرە خۆشیشە و ناخۆشیشە هەماڵ ساڵکەوە هەردووشی هەیە بەڵێ هەردووشی هەیە هەندێک جار بەس وەڵامی نەدە هەندێک جاریش پێی ئازەبی تۆ غیرە لە کێکەی پرسیارەکە چی بوو؟ وتم تۆ غیرە لە کێکەی کچەکە مەگەرێکی تری خۆش بوێ دیا بڵێکی تر باشە خیری لێ یەکەم پێم نا جوانە وەڵامەت شاعیرانەی داچەپلە شلۆ لێدەن کاکە بەس کچەکەت جا من لە ماڵەوە پێ مەڵێن کچی باوکی باوکم زۆر نازمایەتێ ببینم باوکم احتیمان بە کەسێکی ترە زۆر غیراکەم شێ یەکێکی ترێ جوانە تێگەیشتین تێگەیشتین مامۆستا لە سۆشیال میدیا بێت یا ڕاگەیاندن بێت بە نووسراوە بیسرا و نووسراوە تووشیتان و تەشەری زۆر زۆر دەبێت بابەتی سیاسی بابەتی دیکەش کە دەخرێتە پاڵتۆ کەمترین ئاگادار بوو بەڵام بدەیتەوانیان بیتە سەرخەدیان بڵێ بەم جۆرێ نەخریان بە هەر جۆرێکی تر بێ خود بۆچی دەگەڕێنتەوە کە تووشیم هەمووتان و تەشەرە دەبێت بێگومان هەر کەسێک لە ناو کۆمەلگایەکدا شتی جیاوازی کرد کارێکی جیاوازی کرد تووشی ئەو ڕخنەیە دەبێتەوە بەڵام ئەکید یەک لە جۆری کارەکانی من دووش پڕبەرهەمی کارەکانی من بنسەنم بە نەفەسێک دەست پێکردو نەوەستاوم دواتریش باسی غیرەتان کرد ئەکید غیرەی هۆنەریش هەیە لە ناو هونەرمەنداندا بۆ هەڵکەوت زاهیر لەم دەستگای بۆ ئەکەنەوە یا دەستگایکی کەشی بۆ ئەکەنەوە یان لەوێ نەبێت تەلەڤیزیۆنێکی کا دیسان پرۆگرامی ئەداتی ئەمانە هەموو قسەیە ئەم گۆرانی بێژ ئەو گۆرانی بێژ زۆریش دە گۆرانی بێژانەی کە لەگەڵ من کارەکەن توانیانە سەرکەوتوو بن بەڵام بەبێ من ممکنە نەیانتوانی بێ سەرکەوتن بەدەست بێنن ئەو دیشان خاڵێکە لەوەی کە قسەی لەسەر دەکرێت و بێگومان من لە ناو وەتەنی عەرەبیشدا چەندین جار بڵێن خەڵاتی گەورە وەرگرتووە لەسەر ئاسی دەوڵەتە عەرەبیەکان داوای سرودی مرکزی دەوڵەتی وەکو ئیمارات و سعودیا و ئەمانم لێکراوە ئوردون زۆر لە فیستیڤالە ڕسمەکانی ئەوان بۆ نەقسی مۆسیقاریان نییە ئەوان ئەمانە بێگومان لاوانە تەنها کەسێک بمن لە کورد وەکو هونەرمەندێک ناوم چۆتە گینیسەوە نەک ئەمانە بێتە مەتەح باسی ئەواکەم کە تۆڵێ بۆ ئەواکە ئەکیید ئەوانە یانێ خەڵاتی ئەوەی کە باشین کۆمپۆزەری 2012 لە فیستیڤالێکی گەورە لە تورکیا ئەمانە خەڵک تووڕە دەکات خاڵێکی تریش لەگەڵ ئەوە دەبینی هونەرمەندی کچی زۆر لەگەڵ من کار دەکات ئەو سووەڕی کە لە بەرچاوی خەڵک دروست بووە عکسی و کەسایەتێ من کەسێکی زۆر بەدینم و زۆر ملتەزیمم دینیەن بەزەم ئەوەی کە لە شاشە دەبێندێت کچم لەگەڵە من وەکو خۆم وەکو ڕوئیای خۆم هونەر بە شێوێکی ڕێکوپێکی کە بکرێت من بەوەی نابینم هونەر حرام بێت لە زۆر ڕیسالەی حتا ئاینی وەکو فیلمی ڕیسالە یان چەندین موسەسەلات لەسەر مێژووی دیانەتەکان و لە دیانەتی مەسیح و ئیسلام و هەموو ئەدیانەکان بە هونەر دەکرێت بەڵام ئەم کۆبوونەوەی نفوسی ئافرەتێکی زۆر و چەند ساڵێکی زۆریش لە لیجنەی هەڵبژاردننی شاجوانی هەموو ڕۆژهەڵاتی ناوڕاست مسەشاری سەرەکی ئەو پرۆگرامە بووم من هاتنی هەرمەری کە جەمالی مەغریب و تونس و جەزائیر و توزام لوبناان و مصر و ئەبێ بێتە هەولێر دێتە لای من ئەمانش هەموو فۆتۆ دەگرن ئەمڕۆ دنیای سۆسیال میدیایە هەموو ئەمانە کۆ دەبنەوە پێکەوە إضافة أو هنرمند جوران دتواني والله من ديتواني نابي والله من نداوت وقت من أم برسياري كديكم دتواني والله من ديتو أزادي يعني والله مدانا ودا اللي رابردو دا چند سالي رابردو کۆمەلگای کوردی کۆمەلگایکی زۆر زۆر داخراوە بەڵام هەندێک هونەرمەندی کچی گەنج دروست کرد و جلوبەرگەکانیان بۆ نمونە ئەو کاتە زۆر زۆر کراوە بوو و تێکستی گۆرانیەکانیان زۆر زۆر جیاوازتر بوو ئەمانە لەسەر خواستی خۆیان بوو یان هەڵکەوزایر وای دەویست بۆچی ئەم ستایلت کرد باگراوندی سیاسی لە پشتەوە بوو بۆ کرانەوەی ناوچێکی ئەم کوردستانی خون نا چۆن وەڵامی دەدەیت و وەڵامی دەرەوە حەزەکەمەوە بڵم من هیچ کارێکی من باگراوندێکی سیاسی نییە کە وەکو هونەری گۆرانی بکرێ بە غەیری ئەوەی کە وەکو هونەرمەندێکی میادە حەناوی و سەمیری سەعید ئەوانە دێنم لەسەر کوردستان گۆرانی دەڵێن ئەمە باگراوندێکی سیاسی هەیە بۆ وڵاتەکەی خۆم بەڵام وەکی تر هیچ باگراوندێکی سیاسی لە پشتی هیچ حرەکەتێکی هونەریمنەوە نییە زەمن و کاتی ئەو کاتە ئەو شێوەی کە پێویست بوو ئازادیەک دروست بێ بە شێوەیەکی ڕێکوپێک خەڵک گەڵەت لێکێداتەوە
بۆ نمونە کە تۆ شاشەکە دەگۆڕی لەسەر شاشێکی کوردی گۆرانێکی منە دەخیتە ئەو لە ڕۆتانایە خۆ ئەو عیلەی کە دانیشون سێری تەلەڤیزیۆنەکەن کلیپێکیش لە ڕۆتانە دەبینن هەر ئەو دەرهێنەرە بۆ نەجۆکەرمی دەکرد فادی حەداد هەر ئەو دەرهێنەرە بۆ منیشی کردووە بۆچی ئەوەی من دەڵێن قسە بەوەی تر ئەتادی سەیریەکەن کێشەکە لەمەدایە خۆ ناکرێت تۆ بە ڕوئیای خەڵکیش ئیش بکەی بۆ وەستی ئەوان تعلیمات بتۆدەن من وەکو هونەرمەندێ من دەڵم گۆڕانکاریم کرد و لەسەر ئەو ئیشە پەشیمان نیم کارەکانی کە کردومە تێکستەکانیش لە ڕوویەوە زەمەنی پێش 15 ساڵ پێش ئێستا هەندێک ڕوئیای پێویست بوو هەندێک لە هونەرمەندەکان بۆ خۆیان تەڵەبی تێکستیان لە من کردووە کە تێکستێکی وابێت و هەندێکیش من تەرحم کردووە نەکا بەوەی بڵێ هەمووی لەلایەن ئەوانەوە بووە دەرهێنەریش هاتووە ڤیددیو کلیپی کردووە ڕۆیای خۆی کردووە کۆچۆن مەکو ئاوازانەرێک لە حنەکەدانێن بە ڕۆیای من و گۆرانی بێژ دەرهێنەریش مافی ئەوەی خۆی هەیە کە ستایلیستی هەیە ستایلیست دێت جلوبەر کەڵەبژێرێ هیچ واتایەکی ناشرین لە پشتی نەمن نە هونەرمەندەکەەوە نەبووە ئەو هونەرمەندانەی کە کاریشم بۆ کردن هەمووی جێگای ڕێز و احترامن هەموو کەسن خاوەن عایلە و نەماڵی بەڕێزن وەکو چۆن خاتودینە ئێستا ئاماژەی بۆدا باوکی هاتوتە لای من هەر هونەرمەندە لای من کاری کردووە کە سوکاری هاتوتە لای من قسەمان کردووە پێشم وتووە ڕخنە دەگیرێ دەبێ تەحملی ئەو شتە بکەن لە سەرەتا لاتان وازح بێ تۆ بۆ 18 ساڵ پێش ئێستا بگەڕێتەوە کوردستان بارودۆخێکی تر بوو ئێمە ژماری گۆرانی بێژی ئافرەتانمان هەر ئێجگار وەکو عادەت کەم بوو یعنی زیاتر لە 4-5 لە زۆربەی کایەکانی هونەردا خانم زۆر کەم بێگومان کە تۆ کچێک دێت بەو پەڕی دڵپاکی و ڕێکوپێکیەوە دێت نەتە ساحە ڕۆیایەکی جوان هەیە کۆمەڵی خەڵک ڕخنەی دەگرێت حەزەکەمەوەش بزانانی لەگەڵ ئەو ڕخنا ئەگەر من دەستخۆشی باش نەبووایە نەمانەتوانی بەردەوام هەردووچی هەیە خۆشەویستی کە پاڵپشت لە ئێمە بوون خاڵێکە بۆ وەڵامدانەوەی باش بڕگەیەکمان هەیە تێکستی گۆرانەکانمان تێکداوە ئەو دەیناسنەوە باش ئەو باش جا لە هەر سێکتانە بزانم یارمەتیتانەیە مامۆستاش یارمەتیتانەیە بدەی یارمەتیتانەیە مامۆستا گەورێتی باش ئەمە بۆ مامۆستا ئەو بۆ لەم ئەزانی جوانیت دڵپاگنیت زۆر ئازانیت ئەزانم خەتام چیە ناڵم گوناهم چیە مایکەکە مامۆستا بە مایک ناوێت مایک بابزانینەوە ئێمە وام ئەزانی جوانی دڵپاکی هیچ نازانی بۆچی گوناهم چییە؟ شەماڵ سایب و بنە ماڵەکەی ڕێزمان هەیە بۆیانێکی گەورەیە دەستخۆش مامۆستا کاکە مزانم میرم خستنەوە چەپڵە لێن بیڵێنە گۆرانێ ئەرسیکمان بێکەوە با بیڵێ بەس کۆپلەیەکەم چۆ باش تۆنێکمان دەدەیتێ دینایە لەگەڵم کە فەرمۆ پێشکار دەمانێت جوانی بە مایکیە خەیڵین هەمومان باش بە مایکیەخە مامسەمەوە یەڵڵا ئەزانی پێشکار یەڵێ سۆ مشکلم لێ قەرارێ لێن مهمەوە بڕۆنم لە دووتان دێم مەزانی بۆچی وامەزانی جوانی دڵپاکی هیچ نازانی بۆچی خەتای من چییە بەخوا گوناهم نییە بەردا 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 دەبڕۆ بەرۆکم بەردا هەی بەردا 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 دەبڕۆ بەرۆکم بەردا سەد جارم وتم ناوێ ئیتر بەسیە و پێی ناوێ سەد جارم وتم ناوێ ئیتر بەسیە و پێی ناوێ بەردا بەردا دەبڕۆ بەرۆکم بەردا چەقڵا باش تێکستی دوای ئەوە باش بووم دەرچم تێ پەرچەم جوان ئەبەستم جلی نوێش نوێش لەبەر ناکەم چ ڕەنگێک ناکەوێ هەر ئەوە لەبەرەکەم پەرچەمە مواڵا ئەەکەم جلی نوێ لەبەر ئەەکەم چ ڕەنگێکی ئەتەوێ مواڵا دەکەم چ ڕەنگێکی تۆ ویستت لە بازار پەیای دەکەم کلوکلدانی تازە بۆ چاوان حازر دەکەم چۆن بگرێت دەستە
من دڵێ ئەبووم تۆش باخەوانی من بی ئاوم بدەی بەدڵی خۆت بە جوان پرچاوت لێ باشە بۆمانەڵێیت هەر بە مایکەکەی خەو بە مایکەکەی خەم خۆزگا من گوڵێ بووم تۆش باخەوانی من بی ئاوم بدەی بەدڵی خۆت بە جوان پرچاوت لێ سۆژانە تێر بوونم کەی تێکەڵی هەناسمی نانەکەی لێم زویر بینە پڕخۆتم لێون دەنخۆش میراگیان ئەمە تەکسی بۆ تۆیە لێم مەبورە من شانی لێبوردن نیم تۆ شێواندت تۆ ڕوخاندت ماڵی خۆشەویستی من لێم ببورە کە شاینیشینی شایری لێبوردەی خۆش خۆشەویستینی هەردی سەلامی ڕێزمانێ بۆتی چەند شایەنیشینیم شایەنی لێبوردن و سۆز و خۆشەویستینی خۆم ڕوخانم خۆم شێوانم ماڵی خۆشەویستی تۆ پەرێشانم سەرگەردانم هیچ بەسەر دنیاوەنی دەستخۆش هەرسێکتان لایک دەستخۆش باشەمە بۆ هەر سێکتانە بۆ نمونە ئەمە چییە؟ ئەمە هیچ خوا ێک دەقە تۆ بەڵە تێکستە تێکمانیاو باش لای هونەرمەندەکاڵم بیت لای هونەرمەندەکاڵم خۆشە زۆر تایبەت ئەحمەد خەلیل تۆ نەدویست لەگەڵ من بیت هەموو کات نازانم پلەی بکەم هەرەوەڵا بەڵ ئێ من گۆرانەکەم یەک دوو گوێ لە بۆ بەڵام ویست لەگەڵ تۆ بم هەمیشە ژیانێک بێژیم دوور بێت لە کێشان گوێ نەگری بۆ کەس سڵاوڕێزی تایبەتم هەیە بۆی سڵاوڕێزمان بۆ کات چەپڵەیەک بۆ من خۆی زانی چۆنن مامە ساڵیانە سنگێنی باشین زۆر باشن من تۆ شتێکە پێوتم من ویستم شتێکی لێ بکەمەوە بە دیناموتم وسکت من بابەتەینا بێنێتەوە باش فەرمووە چینە بڕگەیەکی تر مامە ساڵکەومە بۆ تۆیە باش لەم دوانە ئەم پرسیارە بۆ ئەم جوانێت و وەڵامم یعنی لە توی دەکەم بۆ ئەمانە مەبەستمەوێ دینا و میرە کامیان زیاتر پابەندە بە کاتی ستۆدیۆ کێ زیاتر پابەندە بە کاتی ستۆدیۆ ئەزانی میراش ملتەزیمە لە ستۆدیۆ زۆر ملتەزیمە لە کاتی ستۆدیۆ ملتەزیمە لە کاتی تردا ناملتەزیمە لە کاتی تر کاچین بۆ سەفەر شتێک دامە تاخیرە بێ دینا یەکەم کەس حازرە بێ خۆی با دینا تاخیر بێ لەبەرەوەی ئافرەتە میکاتشتەکە بەزیرە تاخیرە بێ بەڵام بەگشتی دینا لە حازربوونی هەموو شتەکان باشترینە باش دیناگیان کامیان زیاتر حەزیان لە خواردنە بۆ میرە حەزیرە چییە؟ حەزی لە سلێمانی خەرێکی قەل خواردن لێوە بۆ سەر و پێک بەس خەینە بەڵام جاری واشە ڕەجیمەکەین بەخوا بە دوو مانگیش ناخۆم بەخوا کێ زیاتر لە ماڵی مامۆستا دەمێنێت بە حکمی دیناش هەموو ڕۆژێک دێ دینا عیباو نەخوا لەگەڵمانە شتێکی خۆش بگەرمەوە لە سەرەوەی هەموو ڕۆژێک 16 ساڵە میرە کێ زیاتر حەز گەڕان و دەرەوەیە کێ زیاتر حەزی بەگەڵای من و دینا زۆر حەز لە باڵەوەکەی دانیشی کەواتە میرە زیاتر حەزی لە دەرەوەی باشم مۆدێل و سارە گۆڕین و میرە من عقلم یەک سارە 4 ساڵ جارێک سارە من لە دوو مانگ جارێک سارێک کەواتە مەچووی حەزەکە هەموو ڕۆژە بەرهەمی نوێ بێ وەڵاوە دینا هەموو ڕۆژە لە چ مامۆستا گۆرانی هەم ڕۆژێ مەزەر سەری کوا گۆرانی بۆچی ئەوەندە حەزی لێ یعنی حەزەکە دنیا تازەگەری ئەوێ نابێت لەسەرەوە بەس باشە تۆ هەموو ڕۆژێ ئەتەوێت گۆرانی دوو ڕۆژە بە شتێکەوە گرتوێتی چی بەسڕە؟ تارج راحت للبصرة ميلا توزيكي بلا تارج راحت للبصرة بصرة هذا ما هو صور تقيوته ولا تيك توك بابا تاعنا بكين
بەرهەمی تازە چێ مامەسە بۆ چی هونەرمەندێکە؟ بەرهەمی تازە کۆمەڵێک بەرهەمم بۆ ئەو گەنجانە هەیە کە لە کوردستان ستار لە پرۆگرامەکەمان چوونەتە فایناڵ لە دوای تەوابوونی پرۆگرامەکە ئەوانەیەکی کارێکیان دەبێت غەیری لەو گەنجانە ئەیمنگیان لەوێش غیرە کاڵێرە بێ لە پێشەویانەوە لەگەڵ دینە خەریکی یەک دوو کاری تازەین شتێک بەهارانەیەوە لە فکری دانانی کارەکەین دوێنێش گۆرانێکی عەرەبی کۆن بوو تازەمان کرد بڵێن تۆمارمان کرد لەگەڵ میرا گۆرانێکی هەیە بۆ دەوڵەتی سعودیا گۆرانێکی فەرمی ڕسمیە لەلایەن سعودەکان و لێمانداوە کراوە میرا وتوێتی و کلیپی کردووە لە نزیکانە تاو دەبێ کە مامۆستا ئەی گۆرانێکی هەمووی چەند ڕۆژێکە بڵاو کردێتەوە ئاگاو لێ بینیتوێنی گۆرانەیە مامۆستا هاوای هەوە گۆرانێکی عەرەبی بڵاو کردەوە ئاخر ئەوەش گۆرانێکی تازەیە مامۆستا ئەخە لە چی تازە نەبڵاو کراوە باسەکەەوە باسی نەبڵاو کراوەکە ئەوانی کە تازە بەڵام خەریکە پیر لەگەڵ هونەرمەند تارە ڕەسوڵیش ستاوڕێزم بۆ هەیە کارێکم کردبوو دەبواە کلیپ کرێ نەکراوە کارێکی تازەمان کردووە هەروەها لەگەڵ هونەرمەند شانیە کارێکمان کرد بۆ زوانە لە کاری کلیپەکەی ماوە بکرێن لەگەڵ هونەرمەندان هونەرمەند جەمشید کارێکمان کردو ئەویش لەسەر و کاری کلیپین ماشەڵڵا هەک بەو پڕە چاڕێمانە هەمووی بکەین زۆرە لەگەڵ هونەرمەندی گەورەی عەرب فەضڵ شاکریش خەریکی ئامادەکردنی کارێکی نوێین مامۆستا بۆچی زۆربەی کات هەوڵت داوە لە دەرەوەی زمانی کوردیش کار بکەی و بەرەو جیهان بوون بڕوا بە تایبەتی پێ وەکو باسم کە لە ڕۆژەڵاتی ناوەڕاستە زۆر کار کردووە هۆکارەکە چییە زمینە بۆ تۆ لە مناسب بوو یاخود ناهەوڵی خۆت بوو هەوڵی خۆمە و من هەمیشە حەزم کردو سنووری هونەرەکەم لە ناو کوردستان نامێنێتەوە یەکەم شت هەوڵم داوە کە من بۆ هەر چوار پارچی کوردستان لە هەر چوار پارچی کوردستان هونەرمەندانی هەر چوار پارچی کوردستان کاریان لەگەڵ من کردەوە ئاوازم بۆ چوار پارچی کوردستان داناوە سەر ئاسی وڵاتەکانی دراوسێ هونەرمەندی فارس کارم بۆ کردو هونەرمەندی تورک کارم بۆ کردو هونەرمەندی عەرەب لە سووریا لە مەغریب لە میسر لە ئوردن لە جەزائیر لە تونس وەڵا هەموو وڵاتە عەرەبیەکان تقریبان ئەوەی کە هونەرمەند کاریشم بۆ نەکرد بێ سرودی ڕسمی دەوڵەتەکان وەکو ئیمارات وەکو سعودیا و تقریبا لەگەڵ هەموو وڵاتە عەرەبیەکانیش کارم کردووە و بەشداری چەند فستیڤالێکی دەرەوەی وڵاتە عەرەبیەکانیشم کردووە و توانیمە خۆشبەختانە سەرکەوتوو هونەریش پەیامێکە نابێ سنووردار بێ مۆسیقا قەت سنووردار نەبووە حدێک لە ناو وڵاتی ئێمان دێجار ڕەخنەکان لەو ئاستەدایە کە ئاڵێن ئەمە نازەم عەرەبی و ئەجنەبی و ئەو شتانە نییە لە ناو مۆسیقا حەزێکە تۆ گوێ لە کارێکی نەگری پێت خۆش بوو گوێی دەبگرێت پێت خۆش دەبوو پێویستدا کە هەر باسیکە بیگۆڕە مەیکڕە سیدەکەی مەکڕم لە یوتیوب سەیری مەکە لە تەلەڤیزیۆن بەیەک پێنای گۆڕی ینی وا ئەکات کاتە دەڵێ هونەر چێژە تۆ چێژ لە چی دەبینی گوێ لێگرە بێگومان زۆر باشە من زۆر خۆشحاڵ بوومە میوارەی لەگەڵتانە بووم سپاستانەکەم یعنی بە درێژایی ڕێگەی هەولێر بۆ ئێرە دەمەوێت ڕێز و خۆشەویستیتان بەمێوەوە بەحبەتان بەمێ لە بەرەوەی ئەرکتان کێشە وەکو مامەساڵ تێودا هیچ کاتێ دڵە ناشکێنین چاوتان واچەکەەوە زۆر سپاس دوو هونەرمەندم بێت چوو لەگەڵ هونەرمەند میکایل و دکتۆرە بەڵقیس دوو کاری تازم بۆ کردوون باوانم لە یاد هەردووکیانم زۆر خۆشەوێ و دەبێت لە پرۆگرامێکە لێرە لەگەڵیانە بیری ئیشەڵڵا زۆر خۆشحاڵ بووم دینەگیان تۆ کۆتا بەرهەممان پێشکەشکە بە من و بە بینەرەکانم دوای ئەم بەرهەمەی تۆ کۆتایی بە پرۆگرام دێنم سپاس بوو ئەم ئەزیزانی کە لە ستودیۆ بوون چەپڵەیەک بۆ خۆتان پلەیباک بەرهەمێکی پلەیباکە پێشکەشمانەکە سپاس بۆ ژەنیارە خۆشەویستەکان سپاس بۆ هاوکارانم لە ستودیۆ لە کۆنتترۆل ئومێ دەکەم شوێکی باشتان لەگەڵ ئێمەدا بەڕێ کردبێ لەگەڵ ئێمەدا هەڵپەڕی بن هەڵپەرکی کوردانەوە بە جلوبەرگی کوردیەوە و چێشتان لە یاریەکانی نێو پرۆگرام وەرگرت بێت چاوتان ماچەکەم شوێکی باش سبەی ئێوارە پرۆگرامێکی زۆر تایبەتمان هەیە بینەری بن ماڵتانەوە
ڕۆیشتێنێ من باوم نەماوە شاروا وازی من وەک کۆشکی ڕووخاوە ئیتر دوای ڕۆیشتێنێ